سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە ڤیدیۆیەکی تایبەت لە کەناڵی ئاسوێ زانکۆ لە خزمەتتانین لەسەر داوای زۆربەی هاوڕێیانمان کە لە ئینستاگرام و لە یوتیوبە داوایان کردبوو ڤیدیۆیەکی تایبەت سەبارەت بە گواستنەوە و دابەزین بۆ ئەم ساڵ کە شێوازی فۆرمەکەی تۆزە گۆڕانکاری بەسەراتەوە تۆزە زانیاری وردی پێویستە ڤیدیۆیەک ئامادە بکەین ئێمەش بۆ ئێوەی خۆشەویست لە خزمەتین هەر ئێستا ڤیدیۆیەک ئامادەکەین و هەوڵەدەین لە نزیکترین کاتە ئامادە بێ بۆ ئەوەی بتوانین لە کەناڵە دایبەزێنین خۆشەویستان بۆ ئەم ساڵ گواستنەوە و دابەزین پێویستی بە وشەی تێپەڕ و بەکارهێنەر هەیە بۆ ئەوەی داخلی سیستمەکە بیت کە داخلی سیستمەکەش بوویت لە وێنانە هەموو وردەکاریەکان هەیە و ئەتوانی ئەو بەشانەی کە ئەتەوێ ئەگەر داخوازی خۆتەوە ئەتەوێ بزانی شمولتەکایان ناڕاستە خۆ پێتەڵێ ئایا ئەتوانی ئەو بەشە هەڵبژێری یان نا بۆیە لەگەڵمان بن ئێستا بە ڤیدیۆیەکی فێرکاری لە خزمەتتان نابین بۆ ئەوەی زانیاری تەواوی پڕکردنەوەی فۆرمی گواستنەوە دابەزین باز بکەین لە سەرەتای ئێمە دێین لینکەکەمانەکەینەوە کە لینکەکەمان کردەوە و لێرە ئەیبینن ڕێگای zanco.com/student-change-portal/login ئەوە عنوانەکەمانە کە داخڵمان کرد و کرایەوە ئەم ئایکۆنەمان بۆ دێتە پێشەوە یان ئەم شاشەیە ئەکرێتەوە ئێمە یەکەم شت دێن وشەی تێپەڕ و بەکارهێنەر کە پێشتر ئامادەمان کردووە یان لەلامانە ئەتوانین بە کۆپی پێیست یا ئەوەتانێ بە نووسینیش کێشەمان نییە بەڵام ئێمە لە بەرۆی ئامادەیە بە کۆپی پێیست ئەیهێنین هیچی لە قوتابێ بەڕێزەکانە لەلامانە با بڵێن ئەوە داخڵمان کرد و چونە ژوورەوە لێدەین کە چونە ژوورەوەمان لێدا ئەبێنین ئەوە شاشەکە ئەکرێتەوە هەموو معلوماتەکانمان تایە بەڵێ هی ئێمەیە ناوی قوتابی و شوێنی خوێندن و با بڵێن خوێندنگاکەی سەر بەشێ و ئەوانە لێرە دوو بەشمان هەیە کە داواکاری گواستنەوەیە داواکاری دابەزینە ئەوە لێرەش پێمان دوای تەواوکردنی داواکاریەکە چاوەڕانی پەسەندکردنی وەزارەت بکە لێرە ئێمە یەکەم شت داواکاری گواستنەوە ئەەکەینەوە کە داواکاری گواستنەوەمان کردەوە ئەڵێ تکایە بەشی یەکەم هەڵبژێرە لەو زانکۆی کەلی وەرگیراوێت دواتر بەشی دووەم ئەو بەشە هەڵبژێرە کە داوای گواستنەوە یان دابەزینی بۆ دەکەین تەبان ئێمە دێین بەشی خۆمان ئەوە زانکۆڵاینە پارالێ لە ئێوارانە هەر دانەیەکێتی هەڵێبژێرین بۆ نمونە ئێمە لە زانکۆڵاین وەرگیراوین لە هەولێرین باشە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرین بۆ نمونە ئێمە لە پەیمانگەی تەکنیکی کۆیە وەرگیراوین هەر بەشێک لەم بەشانەی کە لە بەردەستن بۆ نمونە ئێمە پەرستاری کۆیە هەڵەبژێرین ئەوە پەرستاریمان هەڵبژارد باشە بۆمانی دەستنیشان کرد کە ئێمە لە پەرستارین گواستنەوە بۆ کوێ ئەەکەین ئەمانەیە بە هەمان شێوە بۆ زانکۆڵاین بۆ هەولێر ئەگەر بۆمان بکاتەوە با بزانین ئایا ئەو بەشەمان بۆ ئەکاتەوە دێنە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر ئەبێنین پەرستاریمان بۆ ئەکاتەوە پەرستاری هەڵەبژێرین کەواتە ئێمە لە پەیمانگەی تەکنیکی کۆیە دێنە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر لە بەشی پەرستاری شوێنی نیشتەجێبوونت هەولێر هەڵەبژێرین پێویستە هۆیەک دیاری بکەیت ینی لەبەرچی تۆ گواستنەوەکەیت دەبێ هۆیەکت هەبێ دەرچوونت بە پلەی باشەیان بەرزتر واتە معدل لە سەری هەفتاوەیە بۆ نمونە ئەومان هەڵبژارد پێمانەڵێ واتە بەڵگەنامەی دەرچوون لە قۆناغی یەکەم کە ئاسی دەرچوونی قوتابیە تێدا بنووسرێت دێین ئێمە نەتیجەمان وەرگرتوتەوە لە نەتیجەیە پێمانێنوتەوە کۆ نمرەت لە سەروی هەفتاوەیە باشە ڕسمێکی ئەگرین یان سکانی ئەەکەین بە سکانەر ئەیکەین بە PDF کە کردمان بە PDF چوزەکەین دێن لێرانە بۆ نمونە ئێستا ئێمە لێرانە ئەو با بڵێن بەشانەمان ئەداتێ ئێمە ئەو شتانەمان حازرە لە ئاسۆی زانکۆ لە 2023 بۆ نمونە ئەو PDF ئۆپنەکەین ئێستا ئەها دەرەکی ڕاستەوخۆ یەکسەر پێمانی و چیمان دیاری کردووە ئەوەی کە دیاریمان کردووە طبعاً ئێمە لێرە با بڵێن دەرەجەی دەرچوون هەفتاکە دانین ئێمە پێویست بە بەروار ناکات بەروارەکەی لێرە نانووسین باشە لەبەرەوەی با بڵێن شاهادەی دەرچوون پێویستی بە بەروار نییە دووەمیان دووەم هۆکار
کۆچی دوایی باوک یان دایک واتە قوتابی دایکی یان باوکی لە ساڵانی خوێندنی زانکۆ واتە تۆ کە مەرحەلەیەک بوویتە دایک یان باوک دوور بێت وەفاتی کردووە ئەو کاتە بە بەڵگەی فەرمی بیسەلمێنیت دەی لێرە وەفاتنامەکە سکانت کردووە یا ڕسمت گرتووە ئەیکەی بە PDF وەکوەوەی کە هێنامانە سەر ئێرە ئێستاکەمە ئەوەمان هەڵبژاردووە ئەمجا دێن لێرە بەروارەکەی واتە بەرواری وەفاتنامەکە کە دەرچووە ئێمە ژمارە و بەرواری هەر کتابێکمان هەیە دێن لێرە بەرواری دەرچوونەکەی ئەنووسی باشە بۆ نمونە لە 2022 یان لە 2023 کۆچی کردووە باشە تێبینی ئەگەر شتێ دیکەت هەبێ ئەتوانی ئەوەی بکەیت لە پاش ئەوە خاڵێکی تر هەیە کە هاوسەرگیریە بۆ هەردوو ڕەگەز یان جیابوونەوە واتە قوتابی بە بەڵگە بیسەلمێنێت هاوسەرگیری لە ساڵانی خوێندنی زانکۆ کردووە یان جیابوونەوە تەلاق تەنها بۆ ڕەگەزی مێ لەگەڵ کارتی نیشتیمانی هەردوو هاوسەرەکە یعنی لێرەیە تەلاق تەنها بۆ ئافرەتانە بۆ پیاوان نییە و زەواجکردن بۆ هەردووچانە کێشەی نییە ئەگەر کوڕەکە زەواجی کرد بێ یان کچەکە زەواجی کرد بێ ئەتوانێت بەکاری بێنێت ئەگەر زەواجکردن بوو عەقدی زەواج دێیت ئەلێرە ئەیکەی بە PDF و دایانەی و بەرواری دەرچوونی عەقد زەواجەکەت لێرە ئەنووسیت ئەگەر دوور بێت تەلاق بوو ئەو کاتە دێیت بەڵگەنامەی تەلاقەکە یان تەلاقنامەکەت ئەیکەی بە PDF و ئامادەیەکەی لێرە زیادەکەی و بەرواری دەرچوونەکەی ساڵێک ئەو کتابە دەرچووە باشە دانیشترمان هەیە منداڵبوون لە ساڵانی خوێندن تەنها بۆ ئافرەتانە ئەویش چی پێویستە بەیانولادەی پێویستە لەگەڵ کارتی نیشتیمانی منداڵ و دایکەکە هاوپێچ بکرێت هەنی هەر هەمویان سکانەکەی لە PDFێکە ئامادەیەکەین دێن لێرە لە چوز فایل هەڵی ئەبژێرین دایانین و بەروارەکەی واتە بەرواری لە دایکبوونەکە یا بەرواری دەرچوونی بەیانولادەکە ئەلێرە ئەنووسین باشە خاڵێکی ترمان هەیە کە ئەڵەیە کوڕوکچی شەهید و ئەنفال کراوان پێویستە پشتگیریەک لە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوان بهێنیت بەڕێوەبەری گشتی بەلایکەمەوە ئەو پشتگیریەی تەوقیع کردبێت دێن ئەو نووسراوە ئەیکەین بە PDF جارێکی تر ئەتوانین ئەلێرە دایبنین و بەرواری دەرچوونەکەی بەرواری دەرچوونی پشتگیری کە لە وەزارەتی شەهیدان و ئەنفال کراوان کراوە خاڵێکی تر لە دوای ئەوان ئەگەر کوڕوکچی مامۆستای زانکۆ یان فەرمانبەری زانکۆ بێت واتە تەڵەبەکە دایکی یان باوکی مامۆستای زانکۆ بن یان فەرمانبەری زانکۆ بن ئەو کاتە پێویستە پشتگیریەک لە دەستگاکەی خۆیەوە بۆ نمونە ئەگەر لە کۆلێژێک مامۆستایە ئەگەر لە ناو خودی وەزارەتی خوێندنی باڵایە لە پەیمانگەیەکە لە تۆماری گشتی داوامەکە لە هەر شوێنێکایە پشتگیریەکی بۆ ئەکرێ کە ئەم بەڕێزە لەوێ داوامەکە و پێویستیشە خزمەتی لە 15 ساڵ کەمتر نەبێ لەگەڵ کارتی نیشتیمانی مامۆستا یاخود فەرمانبەری زانکۆکە هەمووی سکانەکەین ئەیخێنە یەک لاپەڕەی PDF و پاشان ئەو PDF دێنین ئەلێرە چوز فایلەکەین وەکەوەی کە هەڵمان بژاردووە و بەرواری ئەو پشتگیریە بەرواری ئەو پشتگیریە چییە بۆی ئەنووسین لە چ کاتێکە ئەو کتابە کراوە لە بەیانیان بۆ ئێواران تەڵەبە ئەتوانێت لە بەیانیان بۆ ئێواران گواستنەوە بکات بە مەرجێک لە هەمان پسپۆڕی خۆی بێت جێگاکەی نەگۆڕانی بڵێن اختصاسەکەی نەگۆڕێت ئەو کاتە تۆ کە لە خوێندنی بەیانیانیت بەڵگەنامەکەت بریتە لە دەرچوونت لە قۆناغی یەکەم یان با بڵین پۆلی 12 ئەتوانی لێرە بنووسی و پێویستیش بە نووسینی بەروار ناکا لەو حاڵەتەیە نەخۆشی لە ڕێگەی لیژنەی پزیشکی ئەگەر تۆ نەخۆشیەکەت هەیە حاڵەتێکت هەیە ئەتوانیت لە لای دکتۆرەکەی خۆت راپۆرتێکت بۆ دروست بکە بڵێ کە ئەم بەڕێزە فلانە نەخۆشی هەیە پێویستی بە چاودێری هەیە ئەو کاتە دێیت ئەو راپۆرتە پزیشکیە ڕسمی ئەگری یان سکانێکی ئەیکەی بە PDF لێرە هەڵێ بژێری و بەرواری دیاری ئەکەیت بەرواری ئەو راپۆرتی پزیشکیە گواستنەوەی قوتابی لە قۆناغی یەکەم بە سیستمی پارالێل بەدەر لە ڕێنمایەکانی گواستنەوە بە تەواوی پارەی پارالێل دەبێت دواتە ئەگەر تۆ گواستنەوەی لە سیستمی پارالێل بە پارالێل هاتیتەوە هیچ ڕێنماییەک شمولتی نەکرد
ئەو کاتە تۆ بە 100% پارالێل ئەبێت. ئەوەی لە قۆناغی یەکەمە بەڵگەی دەرچوونی هاوپێچ بکات، بەڵام قۆناغی یەکەمت بڕی بێ چوو بێتە قۆناغی دووەم، ئەو کاتە تۆ بە نیوەی پارەی پارالێلەکە با بڵێن سیستمی پارالێل بە نیوەی پارەی دیاریکراو دەبێت بەڵگەی دەرچوونی کۆتا قۆناغی کە دەوێت گواستنەوەی تێدا بکات هاوپێچ بکات، واتە دەرەجەی کۆتا قۆناغت قۆناغی یەکەمی، قۆناغی دووەمی، ئەمانە کە لەسەروی قۆناغی یەکەمەوان. ئەوانە هەمووی تاریخی پێویست نییە چونکەوان با بڵێن نەتائیجن دەرەجەن. گواستنەوە لە سیستمی ئینتگریشن واتە گواستنەوەکە بە سیستمی پارالێل دەبێت لە قۆناغی یەکەمدا بە مەزی وەرگرتنی کۆنمرە لە ساڵی وەرگرتن، واتە ئەو ئینتگریشنە کە تۆ بێیتەوە ڕاستی معلوماتی دقیقم لەسەر سیستمی ئینتگریشن نییە، بەڵام بە سیستمی پارالێل وا بزانم ئەگە هەڵەنم لە دەرەوەی وڵاتە کە ئەتەوێ بێیتەوە بە مەرجی ئەوەی تۆ کە گواستنەوەکەت کرد ئەبێت کۆنمرەکەت وەرگیرابێت لە ساڵی خۆتا. کۆتا شتمان ئەڵێ هۆکاری تر، ئەگە هۆکارێکی تر هەیە بۆ نمونە دایک و باوکت نەخۆشن پێویستیان بە چاودێریە یان با بڵێن حاڵەتی دیکە هەیە، هەر بابەتێک هەیە ئەتوانی لێرە بەڵگەنامەکەت دابنەی و پاشان زیادکردنی هۆی تر ئەگەر ویستت هۆیشتر غێری ئەوانە زیاد بکەی لێرە لە زیادکردنی هۆی تر زیادی ئەەکەی، پاشان دیت لێرە لە پێشکەشکردنی فۆرمی داخوازینامە کلیکەکەی ئەڕوات ئەو کاتە تۆ گواستنەوەکە نێردراوە گەیشتۆتە وەزارەت گەیشتۆتە پەیمانگە کۆلێژەکەی خۆت لە تۆمارە ئیشی لەسەرەکرێ و هەر کاتێکش ویستت ئەگەڕێیتەوە سەرەتا با بڵێن لێرە دەرچوونت لێدا کە دەرچوونت لێدا ئەگەڕێیتەوە سەرەتا کە گەڕایتەوە سەرەتاش هەر ڕۆژێک ویستت وشەی تێپەڕۆ بەکارهێنەر لێ بدە لە خوارەوە پێتەڵێ کە تۆ معاملاتەکەی جەنابەت گەیشتۆتە چ ئاستێک و لەکوێیە. یەکێ دیکە لە خاڵەکان کە ئێمە ئیشمان لەسەری ئەبێت داواکاری دابەزینە. لە داواکاری دابەزینیش بە هەمان شێوە دێن ئێمە بەشەکەمان دیارەکەینەوە، بۆ نمونە لە هەولێرین ئەمانەیە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر، بۆ نمونە کۆلێژی تەکنیکی کارجێڕی لە بەشی کارجێڕی کار دابەزین بکەین لە بەرەوەی جێگاکەمان با بڵێن بەدڵ نییە یان ناتوانین تایە بخوێنین یان 4 ساڵمان پێ زۆرە، ئەمانەوە هەر لە هەولێرە با بڵێن بینەوە بۆ نمونە زانکۆی سەلاحەدین بەشەکەمان بگۆڕین حەزمان بە کارجێڕی کار نییە، بۆ نمونە حەزمان بە کۆلێژی پەروەردەیە، ئەگە لە کۆلێژی پەروەردە ئەبێنین ئەو بەشانەی کە سەحی لێدراوە وەرمانەگرێ ئەوەی زەڕبی لێدراوە ناتوانانی بەهۆی کەمی کۆنمرە دواتە پێت ئەڵێ ئەگەر تۆ بتوانی یان نەتوانیت، ئەو کاتە تۆ ئەتوانی بۆ نمونە حەزت بە علومی کیمیایە هەڵێ بژێریت دابەزین بۆ ئەوێ ئەەکەی. لێرانە ئایا کەوتن یان دواخستن لە قۆناغی یەکەمت هەیە کە هەڵت بژارد ئەو کاتە ئەڵێ بەروای دەرچوونی بەڵگەنامەکەت پێویستە ساڵەکە دیاری بکەیت بە کەوتن و یان دواخستنت هەیە. طبعاً تۆ ئەگەر کەوتنت هەیە بەڵگەنامەی دەرەجەکەتە ئەو کاتە تەنها ساڵەکە یعنی لە ساڵێکە کەوتووی یان تەنها دەرەجەی پۆلی 12 دانەی کە پێویستت پێ بێت ئەلێرانە زیادێکیت و بەروارەکە کێشەیەک نابێت، یاخود بەڕێز لە قۆناغی یەکەم دەرچوویتەوە چوویتە قۆناغی دووەم باشە، ئەو کاتە تۆ بەڵگەی دەرچوونەکەت کە لە قۆناغی یەکەم دەرچوویتە چوویتە قۆناغی دووەم لێرانە دایانەی ئەویش پێویست بە بەروار ناکات. لە ئێواران بۆ ئێواران دابەزینەکەی ئەو کاتە تۆ ئەلێرانەیە لە هەموو حاڵەتەکان گرینگە تۆ ببووێتە قوتابی لە مەرحەلەیەکە قوتابی بووبێتی جاکەوتن یا دواخستنت هەبێ دەرچوبێتی لە قۆناغی دووەم ینی یەکەم چوبێتێتە دووەم لە ئێواران بۆ ئێواران بتوێت دابەزین بکەی لە قۆناغی یەکەم پێویستە تۆ معاملاتەکانت هەمووی تەواو کردبێت. لەم حاڵەتانەیە هەر هەمووی پێویستی بە دەرەجە هەیە، دەرەجەش تاریخی پێویست نییە، ئەتوان بەرواری دەرچوونی بەڵگەنامەکەت بە بەتاڵیش بێت بەجێ بێڵیت، پاشان پەسەندکردن لێ ئەدەی، دوای پەسەندکردن ئەچێتە پێشکەشکردنی فۆرمی داخوازینامە و لە وێنانە با بڵێن تەقدیمەکەی خۆتەکەی و جارێک تردیتەوە لێرە دەرچوون لێ ئەدەی ئەگەڕێیتەوە سەرەتا هەروەکو ئێستا ئەمە کە ئیشمان پێ نەما دەرچوونمان لێدا هاتینەوە سەرەتا
هەر کاتێ ویستمان بزانین معلوماتەکانمان بەشۆ گەیشت ئایا ئەو شوێنەی کە ئەمانەوێت موافقی کردووە نەکردووە دین لێرە وشەی بەکارهێنەر وشەی تێپەڕ لێ دەین چونە ژوورەوە لێ دەین ئەو کاتە معلوماتەکانمان پێ ئەڵێت. بەڕێزانم ئەوە پوختەی ڤیدیۆکە بوو بۆ ئەوەی خۆشەویست کە ئامادەمان کردووە بە هیوای ئەوەی کە جێگەی سود و ڕەزامەندیتان بێ و هەر پرسیارێک یا تێبینیەک یان لە شوێنێکە ناڕوونیەک هەبوو ئەتوانن بەنامە لە یوتیوب لە ئینستاگرام ئاگادارمان بکەنەوە. ئینشاڵڵا بەپێی کاتی خۆمان بەپێی ئەو مەجالەی کە هەمانە وەڵامتانە دەینەوە. ئێوەش لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بۆ کەناڵەکەمان بانکێشت بکەن بە ئەوانیش سود لە ڤیدیۆکانمان ببینن.